تایبەتە بە سەردانە چاڕوانەکەی سەرۆکی تورکیا بۆ عێراق و دواتر بۆ شاری هەولێر. بە سوپاسەوە لە هەولێر بەڕێز کانەبی باپیرمان لەگەڵایە چاودێری سیاسی و شارەزا لە کاروباری تورکیا. کانەبی بەیانیت باش سوپاس کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانی. ئێوەش باش. بەڵێ کانەبی با سەرەتا لەوە دەست پێ بکەین. سەردانە چاڕوانکراوەکەی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان یەک ڕۆژ ئەخایەنێت و لەگەڵ لێپسراوانی باڵای بەغداد و دواتر هەولێریش کۆ بێتەوە. پرسە سەرەکیەکان چیەکە لەو کۆبوونەوە دیدارانەیە کە تاوتویەکە لەگە بەرپرسانی هەولێر و بەغا؟ بەڵێ دیارە سەردانەکەی ئەردۆغان سەردانێکی مێژوویە دوای 12 ساڵ سەردانی عێراق دەکاتەوە بە هەرێمی کوردستان و هەولێریشتەوە. دیارە ئەم سەردانە کۆمەڵێک کێشەی هەڵپەسترا و لە نێوان عێراق و تورکیا لە خۆ دەگرێت. لە سەروی هەمیانەوە کێشەی ئاو کەچی عێراق هەم بەدەست کێشەی ئاوە دەناڵێنێت، هەم ئاو بەردانەوەی ئاو کە حسەی هەیە لە بەپێی یاساکانی ئاو بابرێن لە ڕووباری دزلە و فڕات. دیارە چەندین لە ماوەی ڕابردوو تورکیا چەندین بەنداوی لەسەر ئەم دوو ڕووبارە دروست کردووە، زیاتر لە 20 بەنداوی دروست کردووە کە لە هەمیان گرنگتر بەنداوی ئەتاتورکە. بۆیە عێراق بەدەست کێشەی کەماوی دەناڵێنێ، هەم بە تایبەتی لە ئاهوارەکان، هەم لە هەندێک شوێنیش هەتا بۆ نمونە لە بەسرا کێشەی ئاوی خواردنەوە و ئاوی پاچیشی هەیە. بۆیە ئەوە یەک لە کێشە سەرەکیەکانە. زایدەن کێشەی بابرێن پاراستنی سنوورەکانی هەردوولا کە تورکیا زۆر ئاماجیتی کە لای تورکەکان پارتی کرێکارانی کوردستان لە چوارچەوەی هێزێکی لە یاسابەدەر یان ئێڕابی سیر دەکرێت. بۆیە دەیەوێ عێراق هاریکاری بکە هەم لە بواری هەواڵگری، هەم لە بواری بابرێن ڕێگا پێدان بۆی بتوانێت هەم پشتیوانیشی بکە بۆ دوورخستنەوەی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە سنوورەکانی تورکیا. هەمیش پاراستنی سنوورەکانی هەردوو لا باوڵێن بە تایبەتی ئامانجی تورکیا دوورخستنەوەی پارتی کرێکارانی کوردستانە کە 30 کیلۆمەتر لە سنوورەکانی خۆی دووری خاتەوە کە سنوورەکەش لە نێوان تورکیا و عێراق سنووری بابرێن کە کوردستانی باشوور دەگرێتەوە. ئەو سنوورەی لە نێوان عێراق و تورکیا هەیە 367 کیلۆمەترە نێوانیان. بۆیە دەیەوێت 30 کیلۆمەتر بەلای کەمی ینی دووریان بێختەوە. هەرچەندە نابێ ئەمەوە لە بیرکەین کە شەڕی نێوان پارتی کرێکارانی کوردستان کە ڕێبەراتی بزوتنەوەی ڕزگاری خوازی باکووری کوردستان دەکا کە لە 84ەوە ڕاهەتا ئێستا بەردەوامە هەر حکوومەتێکی یەک لە دوای یەک بە ئەردۆغانیشتەوە دەرێ ئێمن بۆ ئەوی سەرنجی تورکە شۆڤینەکان بۆ لای خۆ ڕاکێشی بە تایبەتی بۆ پرۆسەی هەڵبژاردن دەیەوێت سەرنجیان ڕاکێشی بۆ هەموو جارێ دەرێ ئێمە نایە چارەسەری کێشەکە بکە کە دەڵێ ئێمن بە لە بواری سەربازی کۆتایی بە کێشەی کورد دەینم، کێشایی بە پارتی کرێکارانی کوردستان دەینم کە نەشی توانیەوە هەتا ئێستا ئەم کێشەیەکی بنەڕەتیە لە مابینی کورد و کورد کێشەی خاچیە لە وڵاتە کە نزیکەی 25 میلیۆن کوردی تێدا دەژی بێ بەش کراوە لە زمان و لە بەکارهێنانی زمان و هەتا زمانی پەروەردە و هەموو بابرێنکایەکانی ژیان لە وڵاتە هەتا بە مواتنی دەرەجە یەکیش سیر ناکرێن. بۆیە کێشەی کورد کێشە ڕەوایە لەو پارتەیە پێویستە ڕێگا چارەی بۆ بدرۆزرێتەوە. ئەویش باشترین چارەسەر پرۆسەی ئاشتیە لێنەوە کورد و تورکیادا. باشە کانەبی وەک پێشتر ئاماژەمان پێیا پرسی ئەمنی و بازرگانی و ئەو تەوەری سەرەکی سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بێ بۆ بەغداد بە تایبەتی و دواتر بۆ هەولێریش. ئەوەی لێرە بە دیاریکراوی مەبەستمە تا چەند ئەم سەردانە ڕێخۆش ئەکات بۆ ئەوەی سەر لە نوێ هەنادەی نەوت دەست پێ بکاتەوە. وەک خۆت ئەزانیت بەڕێستان ئاگادارن زیاتر لە ساڵێکە هەنادەی نەوت ڕاگیراوەی هەرێمی کوردستان تا چەند گفتوگۆ ئەم گفتوگویانی ئەردۆغان لەگەڵ لێپسراوانی بەغا و هەرێم کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی لە داهاتوودا یاخود بڵێن داهاتوێکی نزیکدا هەنادەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. بەڵێ
دیارە هەم بابرێن حکوومەتی عێراق هەم تورکیا هەمی شارێمی کوردستان بابرێن ئیسرار لەسەر ڕۆشتنی نەوت دەکەنەوە بەڵام بە شێواز و ڕێسای نوێەوە بەپێی ئەو دەستورێکە لە عێراقەیە کە هەردوو لا بابرێن هەم کورد هەم عێراق مافی لە نەوتەیە نەوتی شەممان دەزانین کێشەکەی لە دەستور یەکلا کرایتەوە بۆیە بە ئەجندەی سیاسی و دەستوری و یاسایی نوێ ئەم نەوتە دەڕوا بۆیە دیتیتمان کە تورکیا زۆر زەرمەند بووە لەم نەوتە هەتا عێراقەوە هەرێمی کوردستان هەلێگەڕێ دیتیتمان تورکیا مەزندە دەکرێت بە زیاتر لە 2 ملیار دلار زەرمەند بووە لە نەڕۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆیە ئەم بە تاکید پێویستی بەڕێ ڕێکا و یاسای خۆی هەیە ڕێکار و یاسای خۆی هەیە کە ئەم نەوتە دەڕوا بۆ یەک لە وەرکو بەڕێز باس کرد یەک لە ئەجندە سەرچیەکانی سەردانەکەی نەوت و غازە کە سەرچاوەکانی وزەیە کە دەیەوێت لەم مەلەفەدا بە دەرەجەیەک سەرکەوتوو بێ بۆیە ئەمە مەلەفەکی زۆر زۆر سەرەکی دەوی لە سەردانەکەی دەوێت بە دەست بەتاڵی نەگەڕێتەوە تورکیا هەمیش بە وەکو بەڕێز باس کرد لە بواری بازرگانی لە بواری هەم دروستکردنی ڕێگای وشکانی لە بەندەری فاو و لە بەسرا بۆ تورکیا و لەوێژا بۆ ئەوروپا کە ئەمە ڕێگایەکی زۆر سەرەکی دەبی بۆ بەستنەوەی عێراق لە ڕێگای تورکیا ڕابۆ ئەوروپا هەمیش بواری پەروەردەی تێدایە بواری تەندروستی تێداین زۆر بوار لە خۆ دەگرێت ینی کۆمەڵێک مەلەفی دەتوانین برێن هەڵپەسراو هەیە لە نێوانیان ئەم مەلەفانە دەیەوێ کە چەندین ساڵە ئەم دۆسیانە بابرێن کێشەی لەسەر بووە هەمومان دەزانین کێشەکانیش یەک لەسەر یەک کەرەکە بووە لەسەر یەک چۆنیش بەهۆی هاتنی مەسەرەن لە پاش 2014 هەم دروستبوونی داعش کە تورکیا بابرێن لە پشتگیریکردنی گروپە تونڕەوەکان دەوری تێدا هەبوو هەمیش عێراق سەرگەردانی ئەم گروپە تیرۆریستیانە بوو ئەمە یەک لە کێشە سەرچیەکان بوو کێشەی ئاو هەبوو کۆمەڵێک کێشەی متعلق هەبوو لە نێوانیان ئەردۆگان دەیەوێت کە وەفتێکی لەگەرە هەم وەزیری بەرگری لەگەرە یەشار گوڵەر هەم وەزیری دەرەوەی لەگەرە هاکان فیدان هەم سەرۆکی دەستگای هەواڵگەری تورکیای ئیبراهیم کاڵان لەگەرە ینی کۆمەڵێک ڕوئەسای تورکی لەگەرە بۆ ئەوی دەیانەوێت کۆمەڵێک ئەو کێشە هەڵپەسراوانەی کە لە نێوانیان هەیە ئەم کێشانە چارەسەرکەین ئەمەش دەتوانین برێن درێژە پێدەر یان ئەم کۆبوونەوە زەمینەی بۆ خۆشکراوە لە پێشتر. بەڵێ کاکانەبی وەک پێشتر باسمان کرد چەند دۆسێک لە نێوان لێپسراوانی باڵای بەغداد و ئەنقەرە تاوتوێکرێت لە میانەکەی سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغا ئایا ڕێککەوتنی نیوێ جیاواز لەو دۆسیانە لیاخود لەو پرسانی کە باسمان کرد لە نێوان لێپرسراوانی هەردوو وڵات ئیمزا ئەکرێت ڕێککەوتنی نوێ لە بوارە جیاجەکاندا؟ بەڵێ ئامانجیانە ڕێکەوت ینی بابرێن زەمینە خۆش دەکەنیان دایانەوێ ئەردۆگان دەوێت بە ڕێکەوتنێکی ستراتیزی لە عێراق بگەڕێتەوە کە زەمینەی لۆ خۆشکراوە لە کۆبوونەوە یەک لە دوای یەکەکان بە تایبەتی ئەو بەیاننامە هاوبەشەی لە نێوان ئەو بابرێن وەزیری دەرەوە وەزیری بەرگری و سەرۆک دەستگای هەواڵگەری لەگەر بابرێن هاوپیشە عێراقیەکانیان کە ئیمزا کراوە ئەو ڕێکەوتن ئەو بەیاننامە هاوبەشە 11 خاڵیە دەیانەوێت درێژەی پێبدەن هەم ئەو ڕێکەوتنانە ئەو بەیاننامە درێژەی پێبدەن یەکیشان لەوەی ئەوە بوو کە زەمینەیان خۆش کرد بۆ هاتنی ئەردۆگان و دەیانەوێت لێرە بیکەنە ئەگەر بۆیان بچێتە سەر هەرچەندە تورکیا دەرزانین بابرێن وەزعی هەم ئابوووریەکەی لە بواری بە تایبەتی ئابوووریەکەی هەم هەڵئاوسانی هەیە ڕێژەیەکی زۆر هەڵئاوسانی هەیە بێکاری هەیە دراوەکەی کە ئەردۆگان هاتە سەر دەسەڵات نزیکەی 180 زیاتر لیرە بوو دوایە کردیە 140 بۆ 150 لیرە ئێستا دیتیتمان لە 3221 ئێستا یاری دەکا کە گومانیش دەکرێت
ئەم ئابووری تورکیا لە 2025 زیاتر یانی زیاتر بە قۆناغی سەختتر دابڕۆ زیاتر ئابوووریەکەی دژوارتر بێ بۆ هەڵبژاردننی داهاتوی ئەردۆگان کە لە 2028 دەکرێت کە سەرۆکایەتی و پەرلەمان دەکرێت و کاتێ ئەردۆگان شانسی بردنەوەی زۆر لە ئاواز دەبی دیتیشمان لە سیوێکی ئازاری ڕابردوو کە هەڵبژاردننی شارەوانەکان کرایە لە 2002 کە ئەردۆگان لە دەسەڵاتە دیتنتمان یەکەم جارە کە پێشتریش تەنها لە 2023 کە هەڵبژاردننی پەرلەمان کرا یەکەم جار بوو لەگەر بابرێن هاوپەیمانەکانی مەهەپە و پارتی ڕەفا و ئەوانە توانی حکوومەت پێکبینی کە نەیتوانی ئەو کاتیش بەتەنیا پێکبینی 21 کورسی نەقز بوو بۆیە لەگەروانە ئەم 21 کورسیە 280 کورسیە بوو پێویستی بە 301 کورسی هەبوو بۆی حکوومەت پێکبێنی بۆی نەیتوانی لەگەروان حکوومەتی پێکردنەکە ئەگەرنا لە ڕابردوو بەتەنیا حکوومەتێک لە دوای حکوومەتەکانی پێکردنە ئەمەش لە تورکیا زۆر سەخت بووە کەم جار لایەنێکی سیاسی براوەی 50 زایدێک بووە لە تورکیا بۆیە بۆ ئەردۆگان و دەسەڵاتەکەی لە ماوەی ئەم 22 ساڵە توانیتی بەتەنیا حکومڕانی تورکیا بکە ڕاستە هەنگاوی ئابووری و کۆمەڵێک هەنگاوی پەیوەندەکانی ناوە هەم لە بواری دیبلۆماسی هەم لە بواری سیاسی هەم لە بواری ئابووری هەم لە بواری وزە لەگەڵ رووسیا لەگەر بەخۆی گەڕانی لە دەریای ناوەڕاست لە سەروزە بەڵام بە کۆمەڵی قەیرانی ئابووری و سیاسی و سەربازی کە سەربازی لە دەروی وڵاتەکەیتی هەم لە وڵاتەکەشی کێشەی کورد و کێشەی بزنۆ ڕزگاری خوازی کوردی هەیە گوزەر دەکا بۆیە ئەردۆگان دەتوانین برێن لە منتەڵەقی قووەتەوە نایەتە عێراق بە کۆمەڵێک کێشەوە دێتە عێراق دەیەوێ هەم بە ڕێگای عێراق هەم بە ڕێگای مصر هەم بە ڕێگای ئیمارات بێتەوە ناوچەکە کە بتوانی ساڕێژی برینەکانی ئابووری و سیاسی خۆی بکە کە ماوەیەک بوو دوور کەوت بووە لەم ناوچەیە بۆیە دەشبینین ناوچەکە کوڵانێکی تێدایە شەڕی ئیسرائیل و فەڵەستین هەیە بستنەوەی حەماس هەیە کە ئەمە ئەگەرێکی زۆرە ئەم شەڕە خەڵکی تری تێدا بووە بە ئاڵەیە کە ئەمەش خەتەرێکی زۆر گەورەیە هەم بۆ تورکیاش چکە تورکیا بەڕاستی ئەم کێشەی هەبوو لە نێوان ئێران و ئیسرائیل کە هەم لێدانەکانی ئیسرائیل کە لە بابرێن لە سەفارەتی سووریایدا لە ناو دیمەشق هەم ئەردۆگان ئیدانەی حکوومەتی تورکیا ئیدانەی ئەم لێدانەی کرد بەڵام دیتمان کە لێدانەکانی ئێران لە ئیسرائیلیدا هەم بە درۆن هەم بە موشک هیچ ئیدانەی نەکرد بەڵام لە هەمان کاتدا دەوری ناوبژیوانی دی لەو بینەدا بۆی کێشەکە گەورەتر نەبی چاک دەزانی هەمومان دەزانین کێشەکە ئەگەر گەورەتربی هەم ناوچەکە زیاتر بە ئاگرێکی گەورە دەستوێ هەمیش هەمومان دەزانین هەر شەڕێک لەم وڵاتانە کە وڵاتی ئەو چار وڵاتە داگیر کراوە هەر شەڕێک دروستبی وڵاتی لەرزۆکن لەبەرەوەی کۆمەڵێک کێشەی نەتەوەکانی تێدای بە تایبەتی کێشەی کورد ئەم وڵاتانە ناتوان لەسەر پێگای خۆیان ڕاوەستن بۆیە گومان یەک لە ئەگەرە بەهێزەکانە کە ئێران هەر کێشەش تێدا ڕوو بدە هەتا ئێستا هەرچەندە وەکو دەخوێندرێتەوە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا کێشەی بابرێن کێشەی ئەوان نییە کە دەسەڵاتەکە لە ئێران بگۆڕن بەڵام هەر گۆڕانکاریەک لە ناوچەکە ڕووبدا بە تاکید سوودمەندی یەکەم کورد دەبی لە ناوچەکە لە بە تایبەتی لە ئێرانیان لەو چار وڵاتەی بت کە دیتیشمان لە ڕابردوو هەم لە عێراق ڕوویداوە هەم لە سووریا ڕوویداوە کە ڕۆژاوای کوردستان و هەم باشووری کوردستانیش بە پێی دەستوری عێراق مافەکانی پارێزراوە دەتوانی برێن تا ڕادەکی باش ینی مافی کورد لە دەستور تەسبیت کراوە بۆیە پێویستە کورد شەڕی خۆی لە ڕێگای دەستورەوە بکە هەم عێراقیش زیاتر ببێتە وڵاتێکی زیاتر دیموکراسی و ئازادی بیر و ڕاو ئازادیە سیاسەکان بەڵێ کاکانەبی بابینە سەر هەرێمی کوردستان دوا بە دوای سەردانەکەی بۆ بەغداد سەرۆکی تورکیا سەردانی شاری هەولێری ژەکات پرسیارەکەم بە دیاری کراوی چەند تەوەرێک لە نێوان لێپسراوانی باڵای هەولێر و سەرۆکی تورکیا تاوتویەکرێت ئایا لە میانی گفتوگۆگانی لەگەڵ لێپسراوانی باڵای هەرێمی کوردستان تا چەند باز لە پرسی بەشداریکردنی پێکاتەکانی کوردستان یاخود بایکۆتکردنیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و چارەسەرکردنی و کێشانە ئاکرێت بەڵێ
بەتاکید ئەگەر برێن مناقەشەش بکرێ ئەم تەوەرانە وەکو بەڕێزی شادرت پێدا ئەم تەوەرانە بەپێی هەم بڕیارەکانی دادگای فیدرالی کە بڕیارەکانی باتن و قابلی ئیستئناف نییە بۆیە ئەم بڕیارانە کۆتایی پێهاتووە هەمیش وڵات بابرێن هەم دادگای دەستوری هەر وڵاتێک دادگای باڵای هەر وڵاتێک لە هەموو وڵاتەکان بەڕاستی دەتوانین برێن زۆر مقدسە بۆیە پێویستە ئەو دادگایش کە ئەو بڕیارانەی داوە بە تاکید وەکو دیتی توانجێشمە وەکو هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش باز دەکا کە هەتا ئێستا ئەم مەلەفانەی کە باس کراوە لە ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگورتی و ئیسلامی و کۆمەڵ نەگەیشتنەوەی کە پارتی نەهاتە ژێرباریوەی کە چار بازنەی هەڵبژاردن دابنێ ناتێ ژێرباریوەی کە پێکاتەکان کە لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان دەژین دابش بکرێ بۆیە پەنابردرا بەر محکەمەی فیدرالی کە دیتیشما ئەو بڕیارێک کە داوە ئەوە نەتیجەی ئەوەیە کە کورد یەکڕیز نییە بۆیە کوردیش دەشبینین ناوماڵی کوردیش پەرتەوازەیە ناوماڵی سونەش کە ئەردۆگان دێ ناوماڵی سونەش باش نییە دەتوانین برێن بەگشتی ناوماڵی شیعە دەتوانین برێن ئەگەر سەدری کێشێبی بەڵام باشترە لە بەروی عێراق هەم سەرۆکە هەموو ڕئیسی ئەنجومەنی وەزیرانی بە کۆمەڵێک دەستکەوت دەگەڕێتەوە کە کۆمەڵێک بابرێن ڕێککەوتنی سەربازی ئابووری سیاسی لەگەر ئەمریکا کردووە هەم ئەمریکاش دەتوانین برێن تاڕادەیەکی باشیش گڵۆپی سەوزی بۆ پێ کردووە کە زۆر پێویستی بە عێراق بە هاوپەیمانی سەرەکی خۆی دادنێ هەمیش تەکیدی هەم سەرۆکی کۆماریان تەکیدیان لەسەر مانەوەی هێزەکانیان کردووە کە لە هەموو بوارەکان لە عێراق بمینێنەوە ئەم هەموو کۆمەڵە ڕێکەوت نامەش کراوە بەڕاستی ئەمانە جێی دڵخۆشکەرن کە عێراق دووربی لە کێشەوەی هەم ناوخۆ هەم کێشەی دەرەکی هەمیش بۆیە ئەم سەردانەوەی بۆ هەرێمی کوردستانیش ئەردۆگان پێکاتەکان بە تایبەتی پێکاتی کولد و ئاشور و سریانی ڕاستە مکەونەکی سەرچینە لە کوردستانیش و لە عێراق بەڵام بەداخەوە ڕێژەکان زۆر کەم بووە ڕێژەکان زۆر کەمی کردووە هەمومان دەزانین تەقدیر دەکرێت لە دەوری 180,000 مابنەوە کە ئەموو دیتمان کە هەم لە شاری شەنگار تەنها دەنگدەری بەس ئێزدیەکان لە شەنگار 270,000 بەس لە قەزای شەنگار 272,000 دەنگدەر بووە تەنها یەک کورسی کۆتان هەبووە بەڵام لە کوردستان دیتمان هەتا هەم ئاشووری و سریان 5 کورسیان هەبووە هەم تورکمان 5 کورسیان هەبووە هەمیش ئەرمەنیش 5 کورسیان هەبووە کە بەداخەوە دەتوانین برێن نزیکەی 180 مارێک ماون یان 180 مارێک لە نزیکەی لە زاخۆ و لە دۆک و هەولێریش و شوێنەکانی تر زۆر کەمن ینی ڕێژەکان لە دەوری 20 ماڵ و 50 مار تێناپەڕێ یعنی بۆیە ئەمە لەگەروەینە هەم پێکاتانە پێکاتی سەرچینە مافەکانیان پارێزراوبی مافی ئەو مافانەی کە هەیتیان پارێزراوبی هەمیش بەڕاستی نوێنەراتی ڕاستیقینەی پێکاتەکانی خۆیان بکەن نەتەوەکانی خۆیان بکەن لەبەرەوەی نەتەوە بە ژمارە نییە هەم نوێنەری ڕاستەقینە بن جوانیش لە ناو خۆیانیش ئەم کێشانەیان هەیە کە دەڵێن ئێمە ئەو نوێنەرانی هەمان بۆ لە ڕابردوو نوێنەی ڕاستەقینەی ئێمە نەبووە. بەڵێ بەڕێز کانەبی باپیر شارەزا لە کاروباری تورکیا سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت.